ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە لە پلانمان بۆ کۆمەڵێک پرۆژەی ئەلکترۆنی بۆ وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین. بەڵام خۆتان نەزانن لە قەیرانی دارایی نەک هەر پرۆژە ئەلکترۆنیەکان بەڵکو پرۆژەکانی بنیاتنانەوە و پرۆژەکانی ژێرخانی ئابووریش بەو شێوەیە نەبووە کە ئێمە ویستومانە. بەڵام ئەمڕۆ لە ئێستادا وەزارەتی تەندروستی هەندێک لە پرۆژەکە ئەلکترۆنیکردنەکانی تەواو بووە کە لەم سیستەمەدا فەرمانبەر هەموو فەرمانبەرێک لە وەزارەتی تەندروستی پرۆفایلێکی تایبەت بەخۆی هەیە و گشت زانیاری تایبەتەکانی فەرمانبەرەکە لە سیستەمەکەدا هەیە بە هەموو بڕوانامە و ناویسیانی و سەرموچە و کار و خزمەت و هەموو ئەو شتانە. ئێمە خەریکی سیستمێکین بۆ وەزارەتی تەندروستی کە تا لە ماوەی 6 مانگدا بە SMS بە نامە پێیان ڕادەگەیەندرێ بۆ سەرموچەکانیان بۆ پلەبەرزکردنەوەکانیان نەک بچن ژوورا و ژوور بگەڕێن و بڵین کاتێکی زۆر بەرنەسەر یاخو زۆریان ئەوانیان لە بەردەچێت. سەبارەت بە خزمەتگوزاری تەندروستی بۆ نەخۆش و بۆ هاوڵاتیان ئێمە لەسەر هەموو مۆبایلێکی زیرەک هەموو مۆبایلە ئازبەرزەکان کە پێوتێ مۆبایلی سمارت ئەپلیکیشنێک بە ناوی KRG Health Facility دادەبەزێنرێت. هەموو هاوڵاتیەک هەموو نەخۆشێک هەموو هاوڵاتێکی ئەم هەرێمە ئەتوانی ئەپلیکیشنێک بە ناوی KRG Health Facility دابەزێنێت کە دواتر کاک هەرێم بۆتان ڕوونەکاتەوە. شوێنی هەموو یەکە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی شوێنی هەموو یەکە تەندروستیەکانی وەزارەتی تەندروستی تایە بە جۆرێک کە تۆ لە شوێنێکابی بۆ نمونە لەسەر جادەیەبی لە پایتەخت پێ دەڵێ نزیکترین شوێنی ئیمێرجنسی لەکوێیە نزیکترین بنکەی تەندروستی لەکوێیە